بەمەبەستی خستنە ڕووی کێشەکان و دۆزینەوەی چارەسەری ڕاستەوخۆ لە کەلاری ناوەندی ئیداری گەرمیانەوە زنجیرەیەک سیمینار بە بەشداری ئەندامانی پەرلەمانی کوردستان و عێراق و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان و بەرپرسە ئیداریەکان و ڕۆژنامەنووسان و چالەکوانان بەڕێوە دەچێت. ئامانجمان لەم دیبێتی ڕوبەڕووە گەیاندنی داواکان بە داواکاری گشتی وەلایەنی ئیداری وەکێ تاوانبارە لەو قەزیانی کە دروست ئەبێ بۆیە هەر هەمومان ناوە بەڕوویەکەوە ئەوانەی کە نەهاتوون ئاگدارن بۆچی نەهاتوون و ئەو زانیاریە وردانە بەگەیاندنیان بە ئەندام پەرلەمان و نوێنەرانی ئەنجومەنی عێراق و بە پەرلەمانتارانی کوردستان و هەرێم بۆیە ئێمە ئامانجەوەی ئیتر لە پاشملێ نەڵێین کێ تاوانبارە بە بدرێ بە محکە بۆ داواکاری گشتی بۆ ئیداری گەرمیان بۆ بەرپرسی مەرزەکە بۆ هەموو ئەو کەم تەرخەمیانە لە مەرزی پەرۆسخانێ. حکوومەتی هەرێم لە نوێترین چاکسازیدا هێزی چەکداری ڕەوانەی مەرزانی و دەوڵەتیەکان کردووە بۆ ڕێگریکردن لە قاچاقچێتی و کاری نایاسایی. بەڵام ڕۆژنامەنووسێک پێی وایە چاکسازی و بنبڕکردنی کاری نایاسایی پێویستی بە هێزی چەکدار نییە و پێویستە ئیرادەی ڕاستەقینەی چاکسازی هەبێت. من پێم وایە قاچاقی کەمی نەکردووە چ لە مەرزی پەرۆسخان و مەرزەکانی تر بگرێ قاچاقی لە ناوچەکانی تر بە تایبەتی لە بەرەوڕووی عێراقیشە لە ماوەی ڕابردوو لە 1-2 هەفتەی ڕابردوو کۆمەڵێک ئۆتۆمبیلی تری کە مەوادی قەدەغەکرا و چ دەرمان چ گەریان بێ بوو گیرا و دوای کەس نەیزانی چۆن ئەم مینانە بەر بوو بۆیە من پێم وایە ئیرادەیەکی بەهێز سەرڕای پاش ئەوەی کە لە پاش کێشەکانی ناوخۆیەکێتی دەنگۆیەکی بوو لایەنێک تۆمەتبارکرا بۆی کە مەسەلەی قاچاقیە بەڵام بەداخەوە نەمان بینێ بۆیە من قەناعەتم وایە ئەم ئیرادەیە کە ئێستا حکومڕانی ئەم ناوچەیە کە هیچ ئیرادەیەکی نییە بۆی کە مەسەلەی قاچاقی و بازرگانی و سەرانە وەرگرتن و چ جای گرفتەکانی تر لە مەسەلەی زەوتکردنی زەوی و دەستگرتن بەسەر کۆمەڵێک زەوی باش نەمسوونراک ئەو ئیرادەیە نییە بۆی کەمانە چاسکە بۆیە من پێم وایە ئەوان بەرپرسیارن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئەوەی کراوە لە چەکسازی تەنیا لێبڕین و کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بووە لە کاتێکدا دەبوایە چاکسازی لە سەرچاوەکانی داهاتدا بکرێت. طبعا کوردستان پێویستی بە چاکسازی ڕاستەقینە و ڕیشەیی هەیە لە سەرچاوەکانی داهات. چاکسازی لە بوارەکانی کەش گرنگە بەس لە سەرچاوەکانی داهات گرنگترە لە نەوت لە گومرگ لە باج لە ڕسومات. ئەو چاکسازی ئێستا حکوومەت خەریکەتی چاکسازێکی زۆر بچووکە لە بواری موچە و ئەسڵەن ئەبوو چاوەڕێی یاسانەکە یاسایەکی لەو جۆرە دەرچێ هەر بۆ یاسانەی پێشتر بەرکاربوون ئەیتوانێ و چاکسازیانە بکە چکەوانە گەندەڵی ئاشکران خەڵکێک دوو موچەی هەبێ خەڵکێک بە نایاسایی خانشین بووە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە چاکسازی ڕیشەیە لە سەرچاوەکانی داهاتە نەوت و گومرگ و باج و ڕسومات. گومرگ یەکێک لە سەرچاوە گەورەکانە بەداخەوە تا ئێستا بەپێی هەڵسەنگاندنی من تەنها لە ساسی تا لە چلی داهاتی گومرگەکانە گەڕێتەوە خەزێنەی گشتی بەهۆی قاچاقچێتی بەهۆی کۆمپانیاکاری بەهۆی عەفوی گومرگی بەهۆی خراپی سیستم بەهۆی فرتوفێڵی گومرگیەوە. هەرێمی کوردستان خاوەنی چەندین سەرچاوەی داهاتی جۆرە و بەشی زۆری ئەو داهاتانە لەلایەن جوت حیزبی دەسەڵاتدارەوە دەستی بەسەرداگیراوە و ناگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی. تا ئێستاش چاکسازیەکانی حکوومەت بەرهەمێکی ئەو تۆی نەبووە و باری دارایی موچەخۆران و هاوڵاتیان گۆڕانێکی بەرچاوی بەخۆیەوە نەبینیوە. هاوەر محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.